ئەو ئاوازە و سەر بەدە پێشکەش دەکەم بە مام سالاری خۆشەویست لە وڵاتی ئەڵمانیا بە هیوان بەدڵی بێپەسەندی بکات. ئای دەگماڵە بابم هەنار مامسارە بەرەو دیدا بایادێک بکەینەوە بۆ عاشقانی کوردەوە دەستی یەکتر با بگرین دەڕۆی نادەرێ لە شار دەڕۆین بە یادی جاران وەک دوو عاشقی تۆ بەکار نەگەر لەسەرم بدەم دڵقەت ناگۆڕێ قەرار ئای هێ من کەمال بۆی دەڵێن مەبی لە بابی هێڤەر ئەمن یادی وی دەکەم بە خۆشی مامە سالار من یادی زۆر دەکەم بە خۆشی مامە سالار ژی مام سالار خۆشناوەکان بژین باڵی پەروانەی باشەم ژڕودت هەولێرکە داڵغەی سەرە و زاوایە عکسی تۆ تازە بووکە کەسیەت دەم لە ماڵاوە دەبم خنچێنە زووکە مۆمی ژیانم کزە یان هەڵی کە یان فووکە سێتە بێ قەدەر شەوێن یامن و تۆ دوو بە دووکە چێمام سالاری خۆش نەوێت دەڵێم کەسێکی سووکە چێمام سالاری خۆش نەوێت دەڵێم کەسێکی سووکە خۆشناوەکان بژین سڵاو لە مام سالاری خۆشەویست وڵا ساڵمان مام سالار لێرە هەتا ئەڵمانیا بژین بژی حەمە بە خۆشی کوردانی ئەڵمانیا بژی مام سالار خۆشناوەکان بژین